رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەی هەرە بەرزی ئەخلاق و ڕەوشت و چاکەکار بوو، قودوە و پێشەوا و مامۆستا و ڕابەر و سەرمەشقی ئێمەی مرۆڤایەتیە کە خوای پەروەردگار پێمان ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بەڕاستی لە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقی جوان و چاک دەست ئەکەوێ بۆ ئەوانەی کە بە تەمای لقای خوای پەروەردگارن. جا تەماشا ئەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی سەرجەم قۆناغەکانی ژیانی بینیوە لە هەر هەمووشیان مامۆستا و نمونەی پێشەوایەتی بووە. بۆیە ئێمەی مرۆڤ ئەکرێت لە بۆ هەموو چینێک و لە هەموو ڕوێکەوە و لە هەموو کاتێکە ئیقتیدا بەو پێغەمبەرە بکەین صلی الله عليه وسلم. گرنگی پێغەمبەری خوا لەوەدا بووە تەنها خۆی قسەی نەفەرموو و خۆی جێبەجێ نەکات، بەڵکو خۆی پێشەنگ بووە لە هەموو هەر شتێکە ئەمری کردبی بە سەحابەکان بە ئوممەتەکەی. مثلا بۆ نمونە لەبارەی تاعەت و خواپەرستیە، ئەمەش هەر بەڵگەی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە کەسێک ئەگەر خۆی باوەڕی بە شتێکان نەبێت، حاشا وەکو هەندێک لە دوژمنان و نەحەزان ئەگە مەبەست خەڵەتاندن بووایە، ئەگەر لەناو خەڵکیش لەبەر چاوی خەڵک هەندێشتی بکردبایە زۆر دەرفەت و فرسەتی بۆ ئەو گونجان کە خۆی هێندە مادی نەکە. بەڵام تەماشا ئەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەو نوێژە خوای گەورە لە قورئانە لەسەری واجب کردو، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لەسەر خۆی ئامادە بوو هەموو شەوێک شەو نوێژی کردی لەسەر بۆ ئێمە سونەت بوو، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو نوێژ وەکو واجب لەسەر هیچ شەوێک بەبێ شەو نوێژ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەنووسووە. تەنانەت ڕیوایەتێکەیە کە لە عائیشەیان پرسی وتیان بە حوکمی ئەوەی تۆ هاوسەری پێغەمبەری خوا بووی صلی الله عليه وسلم، پێمان بڵێ شتێکی عەجیبت لە ژیانی پێغەمبەر بینی صلی الله عليه وسلم. عایشەش دەستی بە گریان کرد و فەرمووی هەموو کاروباری پێغەمبەری خوا عەجیب و جێی سەر سوورمان بوو. فەرمووی ئەوەی من زۆر پێی کاریگەر بووم شەوێک لە شەوان لە پێغەمبەری خوا نزیک بوومەوە، حەزم کرد لێی نزیک بم پێغەمبەری خوا فەرمووی ڕوخسەت ئەدەی ئەو هەستمەوە هەندێک عیبادەتی خوای پەروەردگار بکەم. ئەڵێ منیش گوتم بەڵێ یا ڕەسوولنا. ئەڵێ سەیرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست نوێژی شوشت، دواتر دوو ڕکعات نوێژی کرد، بە پێوە ئەوەندە قورئانی خوێن بە گریانەوە هەتا ڕیشی مبارەکی هەمووی تەڕ بوو. دواتر لە سوجدە دیسان هەر نەستایەوە لە سوجدە هەر ئەگریا، تەنانەت تا ئەو کاتێ بیلالی حەبەشی هات لەش ئەو شەوە هەر نەنووسە تا بیلالی حەبەشی هات بانجیدا فەرمووی یا ڕەسوولە بە دایک و باوکە بە قوربانت بم، تۆ بۆچی ئەگریەی خوای گەورە لە گوناحی ئەوەل و ئاخرت خۆش بووە. فەرمووی یا بیلال شتێکی مانعم کا لەوەی کە بگرێم، دەزانی ئەم شەو ئەو ئاەتانم بەسەران نازل بوون ئین فی خەڵقی السەماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. ئەو حەت لە کۆتایی سوورەتی ئالی عیمران تا کۆتاییەکەی ئەم ئاەتانە کە باس لە گەورەی و فراوانی ئاسمانەکان و بەس لەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ورد بوویتەوە لە عیبادەتیشا خۆی پێشەنگ بووە. ئەوجا عایشە فەرمی گوتم یا ڕەسوولڵا خوای گەورە لە گوناحی ئەوەل و ئاخرت خۆش بووە، تۆ تاکەی هەندە خۆماندی ئەکەی لە عیبادەتە. فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئایا گەر خوا لێم خۆش بێ ئەی نابێ منیش لە بەرامبەردا شکر و سوپاسی خوای پەروەردگارکەم لەسەر ئەو ناز و نعمەتەکەی. مەبەستمانە سیرکردن حتا لە ڕۆژووشە ڕۆژووی ویساڵ بۆ ئێمە حرامە کە بە ڕۆژوو بین و ئێوارە بە بێفتارکردنەوە ڕۆژی دواتر بەڕۆژ، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دوو ڕۆژووی لەسەر یەکتر گرتووە. ئەوجا لە هەموو شتەکانی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا لە جەنگ و لە غەزەواتەکانە خۆی پێشەنگ بووە، هێندە باوەڕی بەخۆی بوو، هێندەی باوەڕی بە خوای پەروەردگار بووە. حتا لە جەنگی حونەین سیرکردن لەو کاتێک کە نزیکەی 12,000 سەحابە کە کەوتنە ناو کەمین و لە هەموو لاوە تیرباران کران، ئەو هەموو حەشامەتە هەموو ڕایان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشەوەی جەنگەکە مابوویەوە هاواری ئەکرد ئەنا نەبی لا کەذب ئەنا ئیبن عەبدولموطەلیب، من پێغەمبەری خوامە و ڕاستم کردووە لەگەڵتان درۆ ناکەم و من نەوەی عەبدولموطەلیبم کە وەکو شعرێک ئەیوت و بەڵام ڕاستی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرئەخات. جا
پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو عیبادەتەکانە لە هەموو کارە چاکەکانە حتا لە کارکردنە لە هاوکاری خەڵکە حتا لە جەنگی خەندەق یان کاتێ خەندەقیان هەڵکەنان سەیکن ئەو سەحابانە زۆر ماندی و شەکەت بوون هەیان بوو بەردی لە سکی خۆی بەست بۆ لە برسان کاتێ لە پێغەمبەری خۆیان پرسی صلی الله علیه وسلم وتیان برسیمان و بەردمان بەستۆ لە کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم جوبەکەی لادا سەیر ئەکەن پێغەمبەری خوا هێندە برسیە دوو بەر لە سکی خۆی دانایە مەبەست پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو ناخی سەحابەکانە ژیاوە لە ناو کۆمەڵگا ژیاوە لە هاوکاری فەقیر و هەژارن هەتا ئەو ڕۆژەی کە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆی ترسا ئەیوتنە بادا شتێکم بەسەرا هاتووی بەڵام کاتێ لە خەدیجەی پرسی خەدیجە فەرمووی خوا تۆ قەت زەلیل و ڕیسوا ناکات لەبەرەوەی تۆ لەو کەسانی کە زۆر یارمەتی هەژاران و فەقیران ئەدەی و یارمەتی لێ قەوماوان ئەدەی مەبەستمانە کە بڵێن بزانین ئێمە کە ئیقتیدا بەو پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم ئەبێ وەکو پێغەمبەری خوا بین تەنها وەستای قسە نەبین کۆلەواری کردارانیش بین بەڵکو بە ئەوەی بە تایبەتی مامۆستایانی ئاینی یان داعی و بانگەوازگارەکان ئەمەی بۆ خەڵک ئەرێن بۆ خۆشیان قدوە و پێشەنگ بن نەکەوینە بەر هێڕەشەی ئەو ئاەتی کە خۆی گەورە ئەفەرمێ لیمە تەقولون ما لا تفعلون نەڵێن ئێمە خۆمان شتێک برین بەڵام خۆمانی ناکەین ئەوەی لە تواناماندا بێ خۆمان ببین بە قدوە هەڵبەتە زانست و تەجروبەش ئەمەی سەلماندووە کە هێندەی کردار ڕەفتار تەئسیرەکە لە نێو کۆمەلگا هێندە قسەکان دەوریان نابێت بۆیە چاو لە پێغەمبەری خوا ئەکەین صلی الله علیه وسلم اقتدا بەو پێغەمبەرە ئەکەین ومێدمان وایە کە ئێمە کە هەر تەنها خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەزار نەبێت و بەڵکو بەکردەوەش بیسەلمێنین قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ڕاست ئەکەن خوای گەورە ئەفەرمێ خوداتان خۆشەوێ پێیان بڵێ یا محەممەد شوێنی من بکەون ئەو کاتە خوای گەورەش ئێوەی خۆشەوێ رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام رسول الله حبيب الله